خۆ خێرکردن هەر ڕەمەزانێ نییە ئەوەش خێرکردنە کاکە خێر دەکەی ئەو منداڵی قورتار دەکەی لە بێ بابی ئەو منداڵی نەزە ئەوەش خێرکردنە ئەدی ئەمە یعنی خۆشردنی ئللا برێ ڕەمەزان دابێ ئەوزە خەی دەکەم وەڵڵای حەزەکی دەکەی ئەو منداڵی قورتارکە کاکە ئەمە ڕێزم لەو پایتەخت میدیا هەیە من دەستخۆشتان لێ دەکەم چاوتان ماسکەم ئەمەوەندەتان پێدرم ئەنگۆ لە هەموو زیەکی هەن ئەو بە هەمووی مادەم لە هەموو زیەکی هەن یعنی ئەنگۆ لەگە خەڵک ئەمە لێرە تەماشای خەڵک هەموو دەزانی واقعیەکەتم لە بەرچاوانە ئەم دڵم گرنگە کاکە لە بەخاتری زریانی ژنا لە بەخاتری ئەو منداڵی کاکە لە بەخاتری ئەو منداڵی لەو وەرنەسخە لە بەخاتی ئەو منداڵە دوو منداڵیت کەشی گچکەیە ئەو کابرار دوکلی ڕاوەستای و تەقریرەکانمان تەماشا کردی و ئەمن هاتیمە ئێرە داواکاری هەموو خەڵکی هەولێر و کوردستان هەزار کەس لۆی شێر کردیمە هەزار کەس ڤیدیۆی لۆ ناردیمە ئێستا ئەوە هاتین یعنی هەر کەسە و بە 1,000 بنێری ئەمە مەمنونین لە ئەوانە دەزانین چەندی پێویستە 50 ملیۆن و زیاتریش یعنی ئەوە پشتگی هەموو کوردستانی دەوێت تا بتوانین ئەمە 50 ملیۆنەوەی هیوادارم هەرچی بەرپرسە بێتە سەخت هەرچی دەوڵەمەندە بێتە سەخت حاجی ئیدریس بێتە سەخت دەوڵەمەندەکان هەو بێنە سەخت هەرچی خوا پێداوە بێنە سەخت ئەو ڕۆژی پیاوانە ڕۆژی مەردانە کۆمپانیاکان بێنە سەخت کابراوە تەقریر و هەموو شتەکانم لە پێچینەوەم کردو کلیەکی ڕاوەستایە هەر هیچ و کلیەکی 105 ماگەنەی گەورەیشڵادە ئەوش یعنی هیچ ئەمەلەک نییە دەبێت ئیلا 20 ڕۆژکەش عملیات بکرێت ئەوجا ئەگەر خێرەوەمەندان و پیاوەمەردەکانی کوردستان و ئەولێرێ ئەگەر نێنە سەخت ئەدی چێ بێتە سەخت ئەوە من هاتیمە و یەکەم کەسیش دامنە هاتیمە ئێرە بەبێ و یعنی کۆکرایتەوە تا بەخۆ ملیۆنەکەمدا جەماعەت وەرەقەک دوو وەرەقەیاندا 3 ملیۆن و 52,000مان لە FIB لەواتە ملیۆنێکمان لەوێندەر چەندە ملیۆنێک زیاترمان لەواتە تقریبان 5 ملیۆن نیومان لەواتە 45 ملیۆنی کەمان پێویستە ئەوزە ئەگەر کوڕەمەردەکان و خوا پێداوەکان و کاسبکاران پشتمان نەگرن بە خودای زەحمەت